بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بڕیارێکی دەرکردووە بۆ لە مەوداوەستانی ئۆتۆمبیل لە نێو بازاڕ و شەقامە سەرەکیەکان قەدەغێ و ئەوەی سەرپێچی بکات سزا دەدرێت. بڕیارەکە ئۆتۆمبیلە بەر هەڵگرەکانیش دەگرێتەوە و تا کاژمێرنەوەی بەیانی بۆیان نییە بێنە سەر شەقامەکان. ئەوەی کە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دەری کردووە لە ماوەی ئەم چەند ڕۆژە داوەیە کە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان پێویستە تا کاتژمێرنۆ نێنە سەر شەقامی بازنی مەلیک مەحموود بۆ ناو سەرتەری شارەکانەوە ڕێگە پێنەدراون بە هیچ شێوەیەک. ئەوەی کە زۆر گرنگ بوو ئێمە ینی بە دوواداچوونی جدی لەسەر دەکەینەوەیە کە ئەو ئۆتۆمبیلانەی کە بە شێوەی ستونی و گۆشەییدا لە شەقامە سەرێکیەکاندا ئۆتۆمبیلەکانیان ڕدەگرن یا بە شێوەی دووڕیز لە بەردەم سۆپەرمارکێت و لە شوێنە گشتیەکان ئۆتۆمبیلەکانیان ڕدەگرن ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێ قەدەغەیە ڕێگە پێنەدراوە لە پرسیینەوەیان لەگەڵدا دەکرێت. بەشێک لە بڕیارەکە میوەفرۆش و سەوزەفرۆشەکانی هەواری شار و سیمەتریەکە و کارەزەوشک و بەشێک لە گەڕەکە قەرەباڵغیەکانی تر دەگرێتەوە. لە بەیانیەوە تا کاژمێر 5 ئێوارە قەدەغەیە کەلوپەلەکانیان بهێنە سەر شۆستە و شەقامەکان بە بەردەوامی شارەوانی چاودێری کاسبکاران دەکات. ئەمەش بەلای زۆربەیانەوە جێگەی نیگەرانیە و هێندێکیشیان بە بڕیارەکە ڕازین. وڵای بەنسبەت ئەو قەرارەوە بڵێ کاریگەری زۆری دروستکرۆ لەسەر بازار بەڕاستی ینی بازارەکە وای لاتووە کەس نایانەوە چۆڵە سەیریکە بۆ خۆت بە کامێرە تەسویریکە خەڵکەکە هەر لە بازارەکان نەماوە بڵێ وەکو قانون تەطبیقەکەنەوە شتێکی ترە جادەکە چۆڵ بۆ سیارە بەڵام بەڕاستی لەسەر خەڵکی فەقیر و هەژار کاریگەری زۆرەوە تایبەتی ئێمە لێرە بازارمان نیوەنی و دابەزیۆلەوە تێ و قەرارە دەرکراوە ینی هەستەکەین بازارمان نیوەنی و دابەز ینی جیاوازی چییە خۆ هەمووی دوومەتە دوورکەوتنەتەوە لە سەر جادەکە بۆ خەڵک مەسەرە نایە لێرە لە دوکانەکە لە بەدەمی دوکانەکە شتەکە بکرێت بۆ لەسەر جادەکەی. وڵای ئێمە خۆشمانەوە جێگەی پرسیارە لە لامان ینی سەیرە بە لامانەوە خەڵکێک کە لە ناو دوکانەکە شتدانی نایەت بەڵام کەی بێتە سەر جادەکە نازانم بە چیە زانێ بە شتێکی ترێزانەیە خۆشترە لەوێ. وڵی ئێستا بۆ نیسبەت ئێمە شوێنی دیاریگامان نییە هەموو ڕۆژە سەعات 2:30 هەتا 6 غێری جمعە و شەمە نەبێ ئینا هەموو کاتەکانی گەیت بەڵام ئێستا شوێنی گەیسە لە ناوبازا کاتیان بۆ داناونەڵە تا سەعات 2:30 مێن ئەجاوەرن ئێستا ئێمە ژێرا حەزەکەین کاتێکمان بۆ دانە بڵە فڵان دەقە وەرنە سەرم جادێ ومێن ئینا خۆ سەر جادەی ڕێگەی خەڵک ئێمە کەسابەتی تیاگەین تۆ ڕاستی وڵا ڕێگەی خەڵکە قەیشێکە تۆ سنووقی داناوە با مەتری لەو شۆسەیە دوورکەوەرە کەسابەتەی خۆمکە هەم شوێنی سیارەشە بێت و هەم شوێنی کەسابەکەی تۆ ئێستا کە کات شتێکمان بۆ دابنێن بێن جام جادێمان بۆ دیاریگەم لەگاکە لەم شۆسەیە و مەترێ 2 مەتر بڕۆنە دەرەوە ئاساییە هەم ساعەوە تا ئەو سێ سیارەی وەسە هەم شیشەکڕ هەم 2 مەتریزە ئێمە دوورە. بڕیارەکە بۆ ئەوەیە قەرەباڵخی لە شەقام و کۆڵانەکان و ڕێگاکان نەمێنێت و مەترسی بار هەڵگرەکانیش کەم ببێتەوە. چەند ڕۆژێک کە بڕیارەکان دراون و تا ئەندازەیەک شۆفێران و کاسبکاران پابندن بەڵام هێشتا ئۆتۆمبیل لە قەراغ شۆستەکان هەردەوەستێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.